چیرۆگنووس و ڕۆماننووسی ڕووسی لیۆ تۆلستۆی دەڵێت هەمووان بیر لە گۆڕینی دنیا دەکەنەوە بەڵام کەس بیر لە گۆڕینی خۆی ناکاتەوە. لە واشنگتن دیسیەوە سڵاوی ستافی زایڵەی داهێنانتان لێبێت. مامۆستای خوێندنگەیەک لە فلۆریدا لەبەر ئەوەی پەیکەرێکی مایکل ئەنجلۆی نمایش کردهبوو لەسەر کارەکەی دەرکرا، بەڵام گەشتیاران لە شاری فلۆرانس سوپاسگوزاری خۆیان پیشاندا بۆ ئەو شاکەرە پەیکەرەی دەیڤد و هاوکات کە لەلایەن مایکل ئەنجلۆ دروستکراوە. هەندێکیشیان تووشی سەرسوورمان بوون بەرامبەر بەو مشتومڕەی ئەم دوایەی لەسەر شاکارەکەی سەردەمی ڕێنیسانس لە قوتابخانەیەکی فلۆریدا دروست بوو. دیمەنی گەشتیاران و سەردانیکەرانی مۆزەخانەی شاری فلۆرانسی ئیتالی سەرنجبەر بوو کە ڕیزیان گرتبوو بۆ بینینی پەیکەری دەیڤد کە لایەن هونەرمەند مایکل ئەنجلۆ لە سەردەمی ڕێنیسانسدا دروست کراوە. هەندێک لەوانە تووشی شۆکاتە بوون لە هەمبەر ئەو مشتومڕەی ئەم دواییە لەسەر شاکارەکەی سەردەمی ڕێنیسانسدا لە قوتابخانەیەکی فلۆریدا لە ئەمریکا کەوتۆتەوە کە بەهۆی پیشاندانی وێنەی پەیکەرەکە بە قوتابیان بەڕێوەبەرەکەیان لەسەر کارداداوە. سرم سوورما باوەڕم نەدەکرد چونکە بە تەواوی مەحاڵە شتێکی لەو جۆرە بکەیت. بۆیە هیوادارم و ئیستەش هیوادارم کە ئەمە هەواڵێکی ساختە بوو بێ. بەڵام مێژوونووسێکی هونەر هەبوو، مێژوونووسێکی هونەر لە سەدەی 16دا جۆرجۆ فاساری گوتوێتی کێ داودەکەی بینیوە مەرجنیە ئیتر پەیکەری دیکە ببینێ. بۆیە ئەمە شتێکی سەیرە، سەمبولێکی سەردەمی پێشکەوتنی مرۆڤایەتی بە گرتەیەکی سێکسی ناودێر بکرێ. قوتابخانەی کلاسیکی تالاهاسی ئەمریکی هەفتەی ڕابردوو بەڕێوەبەری قوتابخانەکان ناچار کرد کە دەست لە کار بکێشێتەوە دوای ئەوەی دایکان و باوکان گلەی ئەوەیان کردبوو کە مامۆسای هونەر وێنەی پەیکەرەکەی دەیڤدیان پیشان داوە بە پۆلی شەشەمی بنەڕەتی بەبێ وەرگرتنی ڕەزامەندی دایک و باوکەکان. بەڵام لە ئیتالیا کاردانەوەکی پێچەوانەی بەخۆدیوە گەشتیاران لە جاران زیاتر پەیکەرەکەیان بەسەر کردوێتەوە. لە لای منەوە ئەمە هێمای جوانیە، ئەمە هونەرە، بۆیە ناتوانیت بڵێن ئەم کارە هونەریە بابەتێکی سکسیە. ئەمە شتێکی سکسی نییە، ئەمە هونەرە. مۆزەخانەکەی ئیتالیا و بینەرێکی بێوێنە پڕبوونی چاوی کامێرا لەو شاکاری مایکل ئەنجلۆ کە بە شاکاری سەردەمی ڕێنیسانس ناوبراوە. لەو بارەیە مامۆستایەکی زانکۆ باس لەوە ئەکا ئەوە شەڕێکی کولتوریە و داخرانی کۆمەلگایە. شتێکی زۆر سەیرە کە بۆچی ئەم پەیکەرە بەناوبانگەی هونەر لە لووتکەی سەردەمی ڕێنیسانسدا بە شتێکی ناشیرین دابنرێ. هەروەک چۆن یەکێک لە دایک و باوکەکان لە فلۆریدا بە دیمەنێکی سکسی ناودێری کردووە. بەڵام ئەوە لە ڕوانگەی ئەوانەوە لە ئەمریکایەکەوە وایە کە لە ناوەڕاستی شەڕێکی کولتوریدان کە تێیدا فۆرمەکانی سێکس و جەستە و دەربڕینی ڕەگەزی بە جۆرێک بینینیان سنووردار کراوە و دەکەونە بەر ڕەخنە. بەڕێوەبەری مۆزەخانەی گالێریای دیل ئەکادیمیا لە ئیتالیا کە پەیکەرەکەی دەیڤدی لێیە بەڕێوەبەر و دەستەی قوتابخانە و دایک و باوکان و دەستەی خوێندکارانیشی بانکێش کردووە بۆ سەردانیکردن و بینینی پەیکەرەکە و ئەو مەبەستە پاکەش کە لە پشت پەیکەرەکەوەیە. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا. خاوەنی زیاد لە 7 بەرهەمی ئەدەبی و فەرهەنگیە بە زمانەکانی فارسی و بە کوردی. توانی پردێکی پەیوەندی ڕۆشنبیری و فەرهەنگی لە نێوان کوردستان و ئێراندا دروستکات. پردێکی فەرهەنگی لە نێوان نووسەران و هونەرمەندان و ڕۆمان نووسان و شاعیرانی کورد و فارسدا ساز بکات. چەندین پرۆژەی فەرهەنگی و ئەدەبی لە تاران و شارەکانی دیکە و کوردستان ساز کردووە یان بەشداری تیادا کردووە. یەکەم کەس بوو ڕۆمانەکانی بەختیار عەلی و شێرزا حەسەن و هیوا قادر و چەندانی دیکەی بە فەرهەنگ و خوێنەرانی فارسی ناساندووە. هاوکات سەدان شعر و قەسیدە و چیرۆک و ڕۆمانی فارسی وەرجێڕاوەتە سەر کوردی لە فارسیەوە. ئێستاش مەریوان هەڵەبجەی میوانی زایڵەی داهێنانە. مەریوانم کاتت باش. هەموو کاتێکی باش کاراسۆیان زۆر سپاس. هەر بژین مەریوان پێش هەموو شتێ سپاسی ئەم کتێبە ئەکەم
کە کاک بەختیار عەلی و تۆ لە سلێمانی و بۆتان ناردم بۆ ئەمریکا زۆری پێچووتایەکی هاوڕێیەکی ئەزیزمان بۆی ناردین بۆ ئێرە ئاروەڵا وریا کاڵێ زۆر سپاسی ئەوەشەکەین. کاک مەریوان هەڵبەت زۆر سپاس دەکەم. پرۆژەی ئەم جارەتان پرۆژەیەکی جیاوازە، ژمارەیەکی زۆر پەنابەران و تاراوگەنشینانی ڕۆژهەڵات و ئێران لە تاراوگە دەژین. دروستکردنی ڕایەڵەیەکی پەیوەندی فەرهەنگی لە ڕێی نووسین و کۆنفرانسەوە چەند گرنگە لە ئێستاە هەم بۆ کورد هەم بۆ فارس و هەم بۆ نەتەوەجیاکانی ئێران و هەرێمی کوردستان. بێگومان زۆر گرنگەوە پرسیارێکە زۆر لە ڕاستیە پێویستی بە گفتوگۆ و بابەتی ڕاوەکردنی زۆر هەیە لەبەرەوەی بە درێژایی مێژوو ژیابێکی زۆر گەورە لەو ڕۆ هەبووە بە تایبەتیش لە ڕووی کولتوریەوە بە دیاری کراوی کە ئەم نەتەوانەی کە لەگەڵ یەک و لە پەنایەکەوە ئەژین تێکەڵیەکی لە مێژینە لە ڕووی قۆناغی مێژوو لە ڕووی دەورانی کلاسیک و هەتا لە قۆناغی فۆلکلۆر و ئەفسانە و ئوستورەکانەوە تێکەڵاوی نزیکی هەیە، بەڵام لە قۆناغی هاوچەرخ و ئەدەبیاتی هاوچەرخ ئەبوو زۆر تین و تاوی زیاتر پێدا بکە، بەڵام بۆ شێوەیە نەبووە ینی لەو ئاستەیدا نەبووە. لە ئێستاە گرنگە هەنگاو بنرێت چیدی ئەوەی کە دەبوو سەدەیەک لەمەوە پێشگە لانی کەم بە شێوەیەکی چڕترنی و قەڕنێک لەمەوە پێش بکرابایە بەداخەوە ێسابەتە دواکەوتنێکی زۆرەوە تازامانەوە بیری یەکەیان پۆش دەزانین بەشی زۆری پێیوەست بە هێزی کلتوری و بەرنامەی استراتیژی فەرهەنگی وڵاتەکان ینی دەوڵەتەکان و بەشە ئەو بەشی کە پێوتێ بەشی ڕۆشنبیری و کلتور و سیاسەتی استراتیژی دەوڵەتەکان ئەمکانە بێکە نیان بۆ نیانویستوە لە ڕاستیدا لە هەموو لایەکانەوە ینی لە هەموو بۆ نمونە وڵاتانێک کە کوردی تیاوێ سەردەستی کان شتێکی ترن تا خودی کوردە و بەشێکی ئێستا لە باشوور هەیە بۆ نەسی دو ساڵە دەسەڵاتدارەتی شتێکی جدی نەکراوە بۆ ئەوەی کە لێک نزیک بوونەوەیکی چڕوپڕ لە بۆ نمونە لە نێوان کوریابی کوردی و فارسی کوردی و لێک نزیک بوونەوەی زیاتمانی جوز هەوڵەکان فەردی بووە کاتوە فکری عەرەبی تەرجمە بۆ کوردی خۆت ئاگات پێ بووە کە بەداخەوە پێچەوانەکەی نەبووە هەموو شتی عەرەبی بوو بۆ کوردی یان بۆ فارسی کراوە یا پێچەوانەکەی هەوڵی تاکە کەسی بوو ینی ڕۆژگارێک بەڕێز لە خانی وەرجێڕان بووی بوجێکی کەم هەنگاوێکی کەم دەست پێکراوە بە تایبەت لە دوای ڕوخانی سەدامەوە تین و تایەکە بوو تا ڕادێکی باجگای ئومێد بوو بەڵام چەند ساڵێکی کەمی خان وڵاتە خانی وەرجێڕان سلێمانی و هەولێر و دۆکەم شوێنەکان داخرەکانی چاپ و بڵاوکردن بۆ هەموو شتێکی کلتوری سیاسەتی کلتوری لە باشووری کوردستان داخراوە پەیوەندی پێ نەما هیچ شتێک لەو ئاسا لەبەرەوە ئێمە نامۆ ماوی دەکەوە بۆ یەک ئێستا زۆر گرنگە هەر ئەوڵە فەردیانە لە چوارچێوەی نێوان پەیوەندی بۆ نمونە سلێمانی و بەقسە و سلێمانی و بەغداد و سنە و سلێمانی و تاران و سلێمانی و ئەو شارانی من 20 ساڵە شار بە شار ئەگەڕێ ناوە یعنی ئەبێ و شەفەردیە بین ئەوروپا و ئەمریکاش و کورد لە تاراوگە کورد لە فارس لە تاراوگە و عەرەب نەتەوەکاتی بتوانێت پەیوەندیش باش بۆ نمونە سنەمانەکانی ئەبێ بە فارسی لە تاران پێشوازی لێ لە ناشرەکەی من چاپی کردووە وەرجێڕی ئێرانی تەرجمەی کردووە بە فارسی سنانە توانێت سنیشتە جێ ئەمریکایە بتوانێت لە تاراوگە سەریکی وەکو بەختیاری یا شێرزاد حسین خەڵکی تر بناسن و پەیوەندی دروستکەن لەگەڵ یەکتر و خوێنەرەکانیش وە تاراوگە نشینان لە هەر ناتەوەیەک کە هی ئەم ناوچانن کە ناوچەی جەنگ زەدەن کە بەداخەوە هەم لە ناوخۆی وڵاتەکانیان پەیوەندیەکە پوڵ و چڕوپڕ نییە بە دیاریکراوی لە بواری کلتورا هەم لە تاراوگەش ئەمە کێشەیەکەوە ئێمەمانەوەیە بە هەوڵی خۆمان بە هەوڵی کوردی خۆمان ئەوەنگاو بنین کە بتوانێت کۆڕ و سیمینار و بابەت و بانگەشتەوەندە فارسیانێمەیان بانگەش کردوە بتوانین زنجیرە کۆڕ لە تاراوگە بگرین لەسەر ئەدەبیاتی کوردی بۆ پرسیارواڵە. بەڵێ کاک مەریوان هەڵبەت تۆ لە ناو دوو فەرهەنگ و ئەدەبیاتی جیاوازە ژیاویت و سەرۆکارت لەگەڵ ئەم دوو ناوەندە فەرهەنگیەدا هەبووە. ڕوانین و دنیابینیەکانی تۆ چییە لەبارەی ئەم دوو ناوەندەوە؟ ئایا لێ تێگەشتنیەک یان هەماهەنگیەکەی لە ئێستاە؟ لە ئێستا هەیە و زۆر دەمێکە نییە خەریکە دروستەوێت لەبەرەوەی ئاشکرا شتێک زووتر مرۆڤەکان ئەتوانێت لێ کاتەوە
کللتورە بە شێوەیەکی گشتی بە هەموو بەشەکانیەوە لە ناوی ئەدەبیات کە بەرجەستەترینە. بەڵێ کاک مەریوان دوایین پرسیار کاتی بەرنامەکەمان زۆر ئەوەیە بەڵام چەند قسەی لەسەرکەین بە حەقەت هێشتا هەرکەمە. پرسیاری کۆتاییم بەم زوانە بەنیازم چن بەرەو ئەڵمانیا و هاوکات پرۆژەیەکی گرنگتان هەیە لەگەڵ کاک بەختیار عەلیە بۆ ئەوەی کە ئەو ڕۆمانە جوانانی کاک بەختیار کە تەرجەمەتان کردووە بۆ سەرزمانی فارسی لەوێ کۆڕ و سیمینار لەگەڵ چەندین نووسەرانە بکەن. پێمان خۆشە بە کورتی باسی ئەو گەشتەمان بۆ بکەن. زۆر کوردام لە شاری فرانکفۆرت ئەنجومەنی ئێرانیانی فرانکفۆرت ئێرانەکانی فرانکفۆرت فارسەکان بانگیشتیان کردوین بۆ کۆڕ لەسەر مۆسیقارسپەکان دوامینە نبینەوە لەسەر ئەدەبیاتی کوردی چەند کۆڕمان هەبێ دواتر بۆ شتوتگارتە و بەرلین بە مونیخ و چەند شارێکی تری ئەڵمانیا کە بۆ یەکەم جار ئەم شتە ڕۆیە ئەدەبیاتی کوردیدا یانی لە دەرەوە لە تاراوگا بە زمانی تر لەگەڵ نەتەوەکانی تەمەکۆ ڕابەسین و دەربارەی ئەدەبیاتی کوردی دەربارەی تاکبەتەکەوە ڕۆمانانەی کراون بە زمانی فارسی کە من تەرجمە بوون قسە ئەەکەین و ئەدەبیاتی کوردی ئەناسیێنین بە شێوەیەکی گشتی تر و بە شێوەیەکی ورتر و جوزئیتر ڕەخنەگرەکان لە هەرێک لە شارەکان 2 تا 3 ڕەخنەگری ئێرانی کە باڵدەسم بەسەر 4 زمانی ڕۆژ ئاوایە و ئەڵمانی و ئینگلیزی وە کتێبیان ئەوە لەکۆڵینیانسیوە ئەمە هەنگاوێکی سەرەتایە بێ کە هیوادارم بگاتە ئەمریکاش و بریتانیا وڵاتەکانی تر لە دەرەوەی ئەڵمانیاوە بڕۆینە ناو وڵاتە کە من پێشووتر بەرهەمی بەشێک لەو دۆستە فارسانم لە فارسیەوە کردەوە بە کوردی و لە کوردستان ناساندوو من بە ئەو ئەدەبیاتی کوردیش کە پێم گەیانون بەدڵ بۆ پێشوازیان لێکەوە بۆیە ئەو بانگێشتنامەیان ناردووەوە هەوڵیان ناوە لە دەرەوەش بەبێ ئەو سانسور دارێت و سانسۆرێک کە لە ناوخۆی ئێرانە هەمانە لە دەرەوە بتوانین ئازاندارتر لە ئەو ئەدەبیاتە و جوانەکانی و ئەدەبیات و پەیوەندی نێوان ئەدەبیاتی نەتەوەکانی ناوچەکە بکەین. بەڵێ زۆر سپاس کاک مەریوان هەڵەبجەیی بۆ کاتی پێت بەخشین بۆ زایڵی داهێنانی دەنگی ئەمریکا هەر بژین. فلیپ پیتی پاڵەوانە فەڕەنسیەکە لە مۆزەخانەی نیشتیمانی بیناسازی لە واشنگتن توانەکانی خۆی لە ئاسمانەوە تاقی کردەوە. ئەم پیاوە تەمەنی 73 ساڵە هێشتا بەبێ تۆڕی سەلامەتی و ئامێری پەیوەندیکردن بەسەر گوریسیەکدا دەڕوات و مناڵ و میوانەکانی مۆزەخانەکە بەسەر سوورمانەوە لێی دەڕوانن. فیلیپ پیتی یە 73 ساڵی بێگۆ تەمەنیوی باندۆرێ لێ بکە بۆ ئەو هشیاری خەبە ئەو پەهلەوانی فەرەنسی یە ناودار بۆ جارا یەکێ لە مۆزەخانە نیشتیمانی لە واشنگتۆنێ پێرفۆرمانسا خۆ پێشکەش کرد بێ مەشا لەسەر بەنەکی بێ بلندبوونا 15 متران ji erdê û dirêjaya 30 metran بۆ li banê mozexanê ve hatibû girêdan. Ew awahî pir xweşik e. Yek ji ciwantirîn cihên ku min performansa xwe lê kiriye. Wî di dawiya adarê de 2 rojan cuda pêrformansa xwe kir. Yek ji bo mozexanê bû bi mebesta wê berhevkirina diravan ji bo pêşengeha dahatû ya mozexanê ya çîrokên avahiyê bû got di meha mijdarê de ji gel re vebibe. Pêrformansa duyem jî bi taybetî ji bo xwendekarên dibistana seretayî ya herêmê bû. من ji wî hez kir lê ez hinekî ecêb mayî mam ku wî li ser dûlabê erbanê nekir min xwest ku wê bike. Di karê xwe yê bi 10 salan de pêtî li hin avahiyên herî bilind yên li cîhanê pêrformansê kiriye. Pêrformansa wî ya yekem di sala 1971 de bû dema got ew di navbera her du bircên Katedreya Notre Dame li Parîsê li ser ben meşiya û li sala 1973 jî li Sydney Harbour kir û ya got herî pêtê naskirin di sala 1974 de bû ji bo pêrformansa wî li navenda bazirganiya cîhanê ya li New Yorkê dema got ew di navbera her du bircan de li ser ben meşiya bi bilindbûna 400 metran ji erdê bêgo destûrê ji rayedarên bajêr wergire. Ez bêsebir bûm. Ez pir keyxweş bûm ku meşê dikim. Min nizanî ku ez dê çi bikim. Ew hemû bê pîlan bû. Min digot qey ez dê vê derbas bikim. Lê na, ez derbas nebûm. Paşî çûme hatim. Ez 45 xulekan li vir mam. Ne pîlankirî bû. Pêtî hate girtin dema ew bi ewleda ket erdê. Lê ew hate berdan got ji berdêla wê pêrformansa belaş ji bo zarokan li parka navendî ya New Yorkê bike.
ئەو نێزیکی 5 ساڵی vê xebatê dike bê rawestandin û bi plansazî û pijirandinê berdewam dike. Ez bi qasî sê demjimêran rahênanê dikim. Demjimêrek û nîv gerimbûn û sehîrbazî û demjimêrek û nîvek jî li baxçeyê xwe li ser têlekê teng dikim. Ez ku te jiyana xwe dinivîsim û dixwazim li seranserî cîhanê performansa xwe bidomînim. Ez dê tu carî xaneşî nebim. Pêtî pirtûkek nivîsandiye got tê de performansa xwe û pêvajoya amadekariya dirêj şirove dike. Çend film li ser wî hatine çêkirin. Di nav wan de Man on Wire got xelata Oscar wergirtiye. Luqman Ehmed ji raporta Maxim Moskalakof dengê Amerîka. هامفری بۆگارد، ئەل پاچینۆ، ڕۆبرت دینیرۆ تەنها هەندێک لەو ئەستێرانەی هۆلیودن کە یارمەتی دەربوون لە گۆڕینی کڵاوی بۆرسالینۆ بۆ ئایکۆنێکی مۆدەی سینەمایی سەدەی 20م. ئێستا هەواداران دەتوانن سەرسام بن بە زیاتر لە 2000 مۆدێری کڵاوی ستایلی ئەستێرەکان لە مۆزەخانەی بۆرسالینۆ لە ئیتالیا. لەکسمبۆرگی ساڵی 1960 و کڵاوی شێوازی بۆرسلینۆ دەبێتە چەقی تەوەرەی سەرنج لە نمایشی پۆشاکی باندەکانی چەتەگەری، بەڵام کاریگەری بەردەوامی بۆرسلینۆ هەتا ئێستا بە ڕادەیەکی بەرچاو لە گۆڕێدایە. لە دایکبوونی ئەم کڵاوە بەناوبانگە دەگەڕێتەوە بۆ جۆزەپێ بەرسەلۆنا ئەوەی بە یارمەتی براکەی لاتسارۆ لە مانگی 4 ساڵی 1950دا کۆمپانیای بۆرسلینۆ جۆزەپێ و ئامپ لە ئەلێکساندریا لە بێدمۆنت دامەزران. دوای 166 ساڵ هەوادارانی ئەم کڵاوە ناودارانە دەتوانن سەردانی مۆزەخانەی بۆرسلینۆ لە ئەلێکساندریا بکەن. لەو دەمەی دەرگاکانی بەڕووی جەماوەردا دووبارە دەکاتەوە، ئەوەش دوای 7 ساڵ لە داخستنی. مۆزەخانەکە بنەمای ئەو بیرۆکانە دەخاتەڕوو ئەوانەی جۆزەفی بێرسلێنتۆ هەیبوون. ئەوەی شۆڕشێکی لە ڕەفتاری بە 100 میلیۆن لە گەنجان لە سەرانسەری جیهاندا بەرپا کرد، سەبارەت بە شێوازی نوێی جل و بەرگپۆشین کاویش بریتی بوو لە کڵاو لەسەرکردن. هەروەها مۆزەخانەکە مێژووی کڵاوی هەتا ئەمڕۆژ نمایش دەکات کە خۆی لە نێوان ساڵەکانی 1957 بۆ 2020 دەبینێتەوە. ئەم کۆکراوە مێژوویی کڵاوەکانی ناسراو بە بۆرسلینۆ لە ساڵی 1994دا لەلایەن جیۆڤانا یۆشیلی بۆرسەلینا بەخشرا بە شاری ئەلێکساندریا. هاوکار نزیکەی 200 لە کەرەستەک لەلایەن دامەزراوەی بۆرسلینۆوە بۆ مۆزەخانەکە دابین کراوە. لە مۆزەخانەکە یەکەم ئەو کۆمەڵە کڵاوانە لە خۆ دەگرێت ئەوانەی جەسپی بۆرسلێنتۆ دیزاینی کردبوون. هەروەها مۆزەخانەکە ئەو کڵاوانەشی لایە کە بەرسلێنتۆ بەهۆیانەوە خەڵاتی گرنگ بەدەستدێنێت، وەگەوەی پاریس، ئەکسپۆ و هەروەها کڵاوی زۆر بنوێتر. هاوکات مۆزەخانەکە ئەو کڵاوانشی لەبەردەستدایە کە جۆش و خرۆشی داوەتە ئەوانەی هەواداری سینەمان و هەروەها سەرتاکانی سینەما و بەرهەمە مەزنەکانی هۆلیوود کە لەلایەن ستۆدیۆ گەورەکانەوە بەرهەم هێنرابوون. هۆلیوود کەوایان کرد کڵاوی نەسراو بە بەرسەلۆنە ناودار بێت و لە چەندان فیلمدا ئەو کڵاوە لەسەری ئاکتەرەکاندا بەدی بکرێت، وەک فیلمی کازابلانکا و گرت هەتا دوایی. ئێمە پێڕەوی ئەو نەریتەمان لە ساڵی 1950ەوە کردووە هەتا ئێستاش لەسەری هەر بەردەوامی، کە سەبارەتە بە درێژەدان بە بەکارهێنانی هەمان ئەو ئامێرانەی کە ئێمە لەو کاتەدا بەکارمان دەهێنان. مۆزەخانە گەشە پێدراوەکە ڕووبەرەکەی 420 متر چوارگۆشەیە، لە کۆی ئەو ژمارەیەش 340 متر چوارگۆشە تایبەتە بە پێشانگای مۆزەخانەکە. هاوکات کافێ و فرۆشگەی دیاریش لە خۆ دەگرێت. سەبارەت بە ڕێگەکە کراوە بە سێ ناوچەوە بۆ ئەوەی چیرۆکەکەی لە ساڵی 1957ەوە هاتە گۆڕێ هەتا ئەمڕۆ پیشان بدات. باشترین ڕۆڵ کە هەم بووە ئەو ڕۆڵەیە کە ئێستا دەیگێڕم، ئەوەی بریتیە لە قاڵبدانی لێواری کڵاوەکە. لەبەر ئەوەی لێرەوە شێوەی لێواری کڵاوەکە دروست دەبێت، هەر بۆیە هەست دەکەم ئەوە هی منە و شتێکە لە ناخمەوە هەڵقوڵاوە. چینیزیا ساسۆ ڕۆژنامەوانی بواری پۆشاک دەڵێت کڵاوی ناوداری بۆرسەلۆنا نەک هەر تەنها بۆتە بەرهەمێک بۆ فرۆشتن، بەڵکو هەتا ڕادەیەک وەک دەڵێت بۆتە پارچەیەکی مێژووی. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.
ریوچی ساکاماتۆ ئاوازدانەری ژاپۆنی خاوەنی خەڵاتی ئۆسکار کە بۆ نۆتەکانی بۆ فلیمەکانی دوایین ئیمپراتۆر مێری کریسمس مستەر لۆرنس و چەندین فیلمی دیکە ناوبانگی دەرکردبوو لە تەمەنی 71 ساڵیدا کۆچی دوایی کرد بەشێک لە ژیان و بەرهەمەکانیمان بۆ ئامادەکردوون لەم راپۆرتەدا. ڕێوەیەکی ساکامۆتۆ ئاوازدانەری ژاپۆنی خاوەن خەڵاتی ئۆسکار کە بە گۆرانیەکانی دوایین ئیمپراتۆر و فیلمی مێری کریسمس مستەر لۆرنس و چەندین فیلمی دیکە ناوبانی دەرکرد لە تەمەنی 71 ساڵیدا کۆچی دوایی کرد. ساکامۆتۆ هەروەها بەکارەکانی لەگەڵ تیپی مۆسیقای ئەلکترۆنی پێشەنگی ئۆرکسترای یەموو ناسرا بوو کە هاوبەشی دامەزراندنی بوو ئەو لە منداڵیەوە بە پیانە ئاشنا بوو بۆ مۆسیقا دەژیا. دەمەوێت چەندین شتی جیاواز و ستایل تاقی بکەمەوە و دەمەوێت لە ڕووی میوزیکەوە چەندین ئەزمونم هەبێت. هەندێک جاریش پێم وایە زۆر دوور ڕۆیشتوم و ئەڵێم بابگەڕێمەوە. ساکامۆتۆ لە زانکۆی نیشتیمانی هونەرە جوانەکان و خوێندنی مۆسیقای تۆکیۆ تەواو کرد لەگەڵ ئەوەی پێشەنگ بوو لە مۆسیقای ئەلکترۆنی، بەڵام هەروەها یەکەمین ڕۆڵی سینەمایی لە فیلمی مێری کریسمس مستەر لۆرنس بوو لە ساڵی 1983دا کە تیایدا ڕۆڵی فەرماندەی کەمپی دیلەکانی جەنگی بینی کە شانبەشانی دەیڤید بۆی ڕۆڵی سەرەکی تێدا گێڕا و نازناوی بافتای بردەوە. ئەو فیلمانەی تا ئێستا کارم لەسەر کردووە زۆربەیان بە جۆرێک پەیوەندیان بە شکاندنی سنوورەکانی نێوان کەلتورەکانەوە هەیە واتە شتێکی لەو جۆرە. بەناوبانگترین کارەکانی فیلمی دوایین ئیمپراتۆر بوو لە ساڵی 1970دا کە خەڵاتی ئۆسکار و گرامی و گۆڵدن گلۆبی بەدەستهێنا. ساکامۆتۆ هەڵمەتی دژەچەکی ئۆتۆمی و چالاکی ژنگەیی بەڕێوە دەبرد. لە ساڵی 2014دا بۆ ماوەی نزیکەی ساڵێک پشوویەکی لە کارەکەی وەرگر بۆی چارەسەری شێرپەنجەی قورگی بۆ بکرێت. هەرچەندێکە دوای چەند ساڵ لە چارەسەرکردن لەوە چاک بووە، بەڵام لەمانی یەکی ساڵی 2021دا لە مارپەڕەکەیدا ڕایگەیان تووشی شێرپەنجەی کۆم بووە. لەمانی کانونی دووەمی 2022دا ساکامۆتۆ کۆنسەرتێکی پێشکەش کرد کە بەڕوونی مەبەست بوو کۆنسەرتێکی ماڵ ئاوایی بێت بۆ هەوادارەکانی کە بە شێوەی ئۆنلاین پەخش کرا. شایان پاشا بۆ راپۆرتی لیلیانا سیۆبانۆ، دەنی ئەمریکا، واشنگتن. ئەو پیاوە دەزڕەنجینەی شنگال هێشتا سەرقاڵی دروستکردنی ئەو ئامێرە میوزیکەیە کە مێژۆکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی دێرینی ئێزیدیەکان. هێشتا هەوادارانی ئەم ئامێرە بە تایبەتی گەنجان تا مەزرۆی دەنگی مۆسیقای ئەم ئامێرەن. عباس و ئیسماعیل برایەنیەکن کارێ دروستکردنا بزقان یان سازێتکەن. ئەو ئاوارەنە لە کەمپا بێرسڤێ سەر بە قەزا زاخۆڤە. بەرهەمێ دەستێ وان تنێ بزقا شنگالیە داک و فلکلۆر و هونەرێ باب و کاڵان پارێزن و دەنگێ ئاوازên çiyayê şengalê herzêndîken. منش بر معيشتي شكرن يعني جبرقا ام بي بعيشن ما يعني حشكرناوي بيتر الدلي ملبو و يعني قديمه كفنار الوقت بابو قال ما ورده ترى قالك يعني من كفنار ما نبيا بمرا هەلبەت قەمبوڕا شەنگالی جێوازیە خۆ هەیە دیگەل بزقên deverêndî هەروەسا çêkirina wê jî rêkên cuda hene ev tinê ji darê gwîzê û diyê û mişmijê dihête durustkirin. قەمبوڕا ترکی یا قورمانجیە بەینا ئەوا بێژنا شنگالی حجمەیەکی yani neymezne küçüka û yek nûî darş qurum tê çêkirin perdê wê kêmtirin ew xwe çar têlin. يعني استراحة ما شنغالي بتربي في الكلور بيتين شنغالي اش تركي قال فرقه دي لان او شبرجا تشيد با او يك فرجا همغي بيك فيا افتي دا كولان دستي دا كولان اجبر فيك دنگي وي خوشترا وان هر دو برا جبر درد غریبیه و آواربونه و بیکاریه او هان داینه وی کاری بکن جبرکو بریا هاتنا چکدارین دا عجبو سر باجار شنگاله اوان اف آرزوی نبو لی پشتی کتینت ناوا کمپاندا دست به کار بوینه. بجا ما وقتی فراغ چه بو مجی دست بگیر ما یک دو درست کنو تالی عویجم پیدا هاتانه گیدا ما چکی برابر خوفره که راستی ئومێدا عەباسی و ئیسماعیلی ئەوە کو ئەو جهەکێ بەرفرە veken û biziqên şingalî lê durustken û vî hunerî bû xelkî berçavken ka çawa bav û bapîrên wan li ser kar kiriye ji ber ku mandîbûneka êkcar zor heye
هەتا تەمبۆرەکە شەنگالی ئامادە دکەن. کاوە عومەر دەنگی ئەمریکا، قەزا زاخۆ. بە دروشمی شانۆیەکی ئازاد شانۆیەکی بێسنوور دروست دەکات، ڕێگە بۆ شانۆی کۆبانی خۆش دەکات. تۆڕی کارێکی شانۆیی بە بەشداری 25 کەس بە پشتیوانی کۆمەڵگەی سینەمایی کۆبانەیە بەڕێوەچوو. تۆڕەکە 12 ڕۆژ ڕاهێنانی تیۆری و کردداری لەسەر سێ قۆناغ دەکەن. دوای ئەوەش کارێکی جیاواز نمایش دەکەن. بسپۆنسەریە کۆمینا فیلم ئا کۆبانê kargeheke şanoyê bi beşdariya 25 kesan hat li darxistin. Kargeh 12 rojan perwerdariya tewrî û pratîk li ser sê qonaxan dîtin û piştî wê bi sê lîstikin cuda derketin pêş temaşvanan. Li gorî got şanoger Simko Cudî ji dengê Amerîka ra dibêje. Gowan dibin slogana dika azad şanoyeke bê sînor di Afrîne xastin rê li pêş şanoyê li Kobanê vekin. روزانه درسن تورید هات ندایم و روزانه درس پراتیکی هات ندایم. دهندره درسن تورید لسر داناسینا شانو بو پیناسین گشتی شانو و تکلدار. دعین دمده درسن پراتیکیشی واد روزانه هات ندایم او درس پراتیکیشی دهندره خود دنگ دیافرام لیستگوانتی. انداما کارگاه شانوی نجاح ابراهیم دبیجه. گو آرمان جویج بشداریا و کارگاهی خواستگا ناسکرنا شانوی و هیویا لیستکوانی دوار شانو و سینما دابو. هیوی من دما که از تبلی کارگاه شانوی کوبانی بوم متخواست از لیستکوانه که باش در کردم هر وها نه تنه ده شانوان دا بلیزم ده فیلمان دا جی بلیزم متخواست از زیدتر شانو ناس بکم هم توریک هم جی عملی ناس بکم و لیستکوانه که باش در کردم. هیجایی گوتنه گو یک جلیستیکن گو وی کومه آماده کریه ده درباسی ششمین فستیوالا شهید یکتا هرکل یا شانوی لسر آستا باکر و جلاتی سوریه ببه. محمود بالی دنگ امریکا، کوبانی. بەختیار عەلی دەڵێت دوو جۆر باغ لە دنیادا هەن، ئەو باخانەی دێن و دەژاکێن و با جوانیەکانیان دەبات. لەگەڵ باخێدا گوڵەکانی لە ئازاردا سەوز بوون، گوڵەکانی بە دۆزەخدا تێپەڕیون. بۆ ئەوەی بزانیت گوڵێک لە گوڵێکی تر جیا بکەیتەوە دەست بخەرە سەر گەڵاکانی و دەزانیت بە دۆزەخدا تێپەڕیوە یان نا. تا زایڵێکی دیکە و هەواڵ و داهێنانێکی دیکەی جیهان ماڵەوە.